عز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی پێنجشەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. بەیاننامەی ڕێکخراوە ژینگەی و مەدەنیەکانی کوردستان سەبارەت بە گیانبەخەتکردنی محەممەد ڕەشیدی بەردەوامی ناڕەزایەتیەکانی خەڵک سەرەڕای میلیتاریزەکردنی شارەکانی کوردستان و ئێران، بەرینداربوونی کۆڵبەرێکی خەڵکی سەوڵاوە، هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەرژنان لە کاخمەرمەڕی ڕامسەر، لە سێدارەدانی حەوبەندکراو لە زیندانەکانی ڕژیم لە کوردستان و ئێران. بەیاننامەی ڕێکخراوە ژینگەی و مەدەنیەکانی کوردستان سەبارەت بە گیانبەخەتکردنی محەممەد ڕەشیدی ڕۆژی ڕابردوو چەند ڕێکخراوێکی ژینگەی و مەدەنی لە شارەکانی سنە، ورمێ، کرماشان، ئیلام، خۆڕم ئاوا و یاسووج بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک خوازیاری سزادانی تاوانبارانی کوژرانی محەممەد ڕەشیدی ژینگە پارێزی خەڵکی گوندی پیرۆمەرانی سەقز بوون. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە لە ساڵەکانی ڕابردوودا ناوەند و بەرپرسانی پەیوەندیدار بە چالاکیەکانی کانگای زێڕی قوڵقوڵەی سەقز ئاگادار کراونەتەوە کە چالاکیەکانی ئەو کانگایە زیانێکی زۆر بە ئیکۆسیستەم خەڵک و سروشتی ناوچەکە دەگەیەنێت. بەڵام لەلایەن بەرپرسانەوە نەک تەنیا بایەخ بە داخوازیەکانی خەڵک و ڕێکخراوەکانی کوردستان نادرێت، بەڵکو بە چەک و هێز هێرش دەکرێتە سەر خەڵکی بێتاوان و ناڕازی. ئەو ڕێکخراوانە لە بەیاننامەکەدا خوازیاری سزادانی تاوانبارانی کوشتنی محەممەد ڕەشیدی ژینگە پارێزی خەڵکی گوندی پیرۆمەرانی سەقز و هەروەها پشتیوانانی چالاکیەکانی ئەو کانگایە بوون. هەروەها جەخت لەسەر ئەوەش دەکەنەوە کە هەموو لایەنە پەیوەندیدارەکان کە لە ئاز ئەم جەنایەتەدا تاوانبارن و پێویستە لە دادگایەکی دادوەرانەدا سزا بدرێن. بەردەوامی ناڕزایەتیەکانی خەڵک سەرەڕای میلیتاریزەکردنی شارەکانی کوردستان و ئێران بە پێوێنانەی بەدەست ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون، شەوی ڕابردوو لە شارەکانی زەنجان، هەمەدان و مەریوان خەڵکی ناڕازی هەوڵی بەڕێوەبردننی کۆبوونەوەی ناڕزایەتی دش بە ڕژیمیان داوە، بەڵام لەلایەن هێزە سەرکوتگەریەکانی ڕژیمەوە بڵاویان پێکراوە. بە پێی دوایین زانیاریەکان ڕژێمی کۆماری ئیسلامی بە مەبەستی سەرکوتی خەڵک و ڕێگری لە دروستبوونی کۆبوونەوەی خەڵک هێزێکی زۆری سەرکوتی ڕەوانەی شارەکانی سنە، مەریوان، کامێران، ورمێ، سەقز، بۆکان، مەهەباد، کرماشان لە کوردستان و هەروەها شارەکانی تاران، ئیسفەهان، زەنجان، هەمەدان، خۆڕم ئاوا، لۆردگان، ئەهواز، شیراز، مەشهەد و تەورێز لە ئێران کردووە. بەڵام سەرڕای هەموو هەوڵەکانی ڕژیم بۆ کوژانەوەی بڵێسەکانی شۆڕشی ژن ئازادی لە کوردستان و ئێران، خەڵکی ناڕازی لە چەند شارێک بە سەرکەوتووی کۆبوونەوە و لە هەندێک شاریش بە هێرش هێزەکانی ڕژیم بڵاویان پێکراوە. شایانی باسە خەڵکی ناڕازی جەخت لەسەر بەردەوامی ناڕزایەتیەکان دەکەنەوە و ئاماژە بەوە دەکەن کە سەرکوتی خەڵک و هێرش بۆ سەر ژنان ناتوانێت ڕەوتی شۆڕشی خەڵک لە ئێران لەناو ببات. برینداربوونی کۆڵبەرێکی خەڵکی سەوڵاوە. ڕۆژی سێشەمە 25 خەرمانان کۆڵبەرێکی خەڵکی گوندی دزڵی سەر بە سەوڵاوە بە تەقەی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە سەختی بریندار بووە و ڕەوانەی نەخۆشخانە کرا. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ئەم هەوڵاتیە بە ناسناوی محەممەد عەبدی تەمەن 37 ساڵ و خێزاندار لەلایەن هێزەکانی هەنگی مەرزی ڕژیمەوە لە سنووری مەلەخۆری سەوڵاوە دراوەتە بەردەستڕێژی گولە و قاچ و پشتی بە سەختی بریندار بووە و دواتر ڕەوانەی یەکێک لە نەخۆشخانەکانی شاری سنە کراوە. دەست بەسەرکردنی دوو هەوڵاتی لە سنە و دیواندەرە. لە ڕۆژانەی چوارشەمە و پێنجشەمە واتە 26 و 27 خەرمانان دوو هەوڵاتی لە شارەکانی سنە و دیواندەرە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر کراون و هێشتاکە چارەنووسیشیان دیار نییە. بە پێی راپۆرتەکان هەوڵاتیکی خەڵکی شاری دیواندەرە بە ناوی محەممەد ساڵحی بە هێرشی هێزەکانی ئیداری ئیتڵاعاتی شاری دیواندەرە بۆ سەر شوێنی کارەکەی دەست بەسەر کراوە و دواتر ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراوە. هەروەها هاوڵاتێکی دیکە بە ناوی زانا مەنسووری تەمەن 23 ساڵ پاش چەند جارێک بانگهێژ لەلایەن ئیدارەی ئیتڵاعاتی شاری سنەوە سەردانی ئەو ناوەندە ئەمنیک نەکردووە کە لە ئەنجامیشدا بەیانی پێنجشەمە 27 خەرمانان
بە هێرشی هێزەمنیەکانی ئەو شارە بۆ سەرماڵەکەی بە شێوازێکی زۆر تونند و تیژانە دەست بەسەر کراوە و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. زانا لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژنژیان ئازادیە و بارەهاش لەلایەن هێزەمنیەکانی ڕژێم بانگێش کراوە و لێپرسینەوەیان لێ کردووە. شایانی باسە سەرەڕای بەدواداچوونی بنەماڵی ئەو دوو هاوڵاتیە سەبارەت بە شوێنی ڕاگرتن و دۆخی تەندروستیان. تا ئەم ساتە وەختە هیچ زانیاریەک سەبارەت بە ئەو دوو بەندکراوە لەبەردەستدانیە. زیندانیکردنی شاعیرێکی خەڵکی شاری سنە لە ماڵەکەی خۆیدا. لە ڕۆژانی ڕابردوودا شاعیرێکی خەڵکی شاری سنە بە ناوی سەعید قەهرەمانی پاشبانگشت بۆ ئیدارەی ئیتلاعاتی ئەو شارە لە ماڵەوە زیندانی کراوە. بە پێی دوایین زانیاریەکانەوە هاوڵاتیە بە ناسناوی ڕەنجاو لەلایەن هێزەمنیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە شاری سنە هەڕەشەی لێکراوە کە پێویستە بەشداری ڕێوڕەسمی گیان بەختکردوانی شۆڕشی ژینا و هەروەها کۆبوونەوەی ناڕزاتی خەڵک لە ساڵیادی گیان بەختکردنی ژینە ئەمینیدا نەکات. شایانی باسە ناوبراو لە ساڵانی ڕابردوودا چەندین جار لەلایەن هێزە سەرکوتگەریەکانی ڕژیمەوە بانگێش کراوە و لێپرسینەوە و هەڕەشەشیان لێ کردووە. ناڕوونی چارەنووسی 6 قوتابی دەست بە سەرکراو لە کامێران بە پێڕاپۆرتەکان سەرڕای تێپەڕبوونی یەک هەفتە بەسەر دەست بە سەرکرانی 6 قوتابی خەڵکی شاری کامێران هێشتا چارەنووسیە و هاوڵاتیانە لە بەردەستانیە یاخود دیار نییە. بە پێی دوایین زانیاریەکان ئەم 6 قوتابیە بەناوەکانی کاوان سەبووری، ئەوراز زەمانی، بێهروز ڕەشیدی، سۆران مزەفەری، پەیام حسێنی و ئیحسان سەبووری ماوەی یەک هەفتە لەمە و پێش لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی شاری کامێرانەوە دەست بەسەر کراون و تا ئەم ساتە وەختە تەنانەت شوێنی ڕاگرتنیشیان دیار نییە. شایانی باسە بنەماڵەکانی ئەم 6 قوتابیە سەرڕای سەردانیان بۆ ناوەندە ئەمنیەکانی شاری سنە و کامێران وەڵامیان نەدراوەتەوە و هاوکات شورای هەواهەنگی ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی ئێران خوازیاری ئازادی دەست بەجێ قوتابیانی دەست بەسەرکراوە و کۆتایی هێنان بە گوشار بۆ سەر منداڵان و قوتابیان و معلیمانی کوردستان و ئێران بوون. بەردەوامی سەرکوتی معلیمان لە کوردستان و ئێران. بە پێڕاپۆرتەکان ڕۆژی سێشەمە 25 خەرمانان 8 معلیمی خەڵکی شاری کرمان لەلایەن دەزگای قەزای ڕژیمەوە حکمی ناڕەوا و نایاساییان بەسەردا سەپێنراوە. بە پێو ڕاپۆرتانە 8 معلیمی خەڵکی کرمان بەناوەکانی میترا نیکپور، حسێن ڕەشیدی زەرەندی، لەیلا ئەفشار، مەجید نادری، شەهناز ڕەزای شەریفابادی، فاتمە یەزدانی و محەممەد ڕەزا بەهزادپور لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەت و سەقامگیری وڵات لە ڕێگای بەشداری لە کۆبوونەوەکان، تەبلیغ دژ بە ڕژیم، بێڕێزی بەڕێبەری کۆماری ئیسلامی و بەشداری و ئەندامەتی لە گروپەکانی دژ بە ڕژیم، حکمی زیندانی تازیری و دانی جەریمە و هەروەها دەرکردن لە سەرکاریان بەسەردا سەپێنراوە. هێرشی هێزەکانی ڕژێم بۆ سەرژنان لە کاخمەرمەڕی رامسەر. ڕۆژی ڕابردوو هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە کاخمەرمەڕی رامسەر بە توندی هێرشیان کردە سەرژنان و چەند کەسیان بریندار بوون. بە پێوێنانەی بەدەستمان گەیشتون هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە بیانووی نەبوونی حیجابی ئیسلامی بەگاسی فرمێسڕێژ هێرشیان کردە سەر کۆمەڵێک لە ژنان لەو شوێنە و ڕوبەڕووی مەقاومەتی ژنانیش بوونەوە. بە پێوێنانە چەند ژنی ناڕازی بەکردە یان بەکردەوەی هێزەکانی ڕژێم بە سەختی بریندار بوون و ڕەوانەی نەخۆشخانە دەکرێن. بێبەشکردنی بە ئەنقستی زەینەب جەلالیان لە دەرمان. زەینەب جەلالیان بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی یەزد سەرەڕای توشبوونی بە جۆرەها نەخۆشی لە زیندانەکانی ڕژیم هێشتا بە ئەنقەز لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەشکراوە. بە پێی هەواڵەکان ئەو بەندکراوە سیاسیە لەلایەن بەرپرسانی زیندانەوە پێشنیاری ئەوەی پێدراوەکە لە ئەگەری واژۆکردنی تۆبەنامە و هەروەها دەستبەردان لە ئامانجەکانی مافی دەستڕاگەیشتن بە دەرمانی پێدرێت و نەخۆشیەکانی چارەسەر دەکرێن. بە وتەی کۆمەڵێک لە داکۆکیکارانی مافی مرۆڤیش چالەکانی مەدەنی و بەندکراوانی سیاسی دۆخی تەندروستیە و هاوڵاتیە لە خراپیدایە و مەترسی لەسەر گیانیشی هەیە.
وەڵە بینەران دوایین هەواڵمان سەبارەتە بە لە سێدارەدانی حەو بەندکراو لە زیندانەکانی ڕژیم لە کوردستان و ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا حەو بەندکراو لە زیندانەکانی سنە، دەستگردی ئیسفەهان، ناوەندی سەمنان، قزل حەساری کەرەج و بووین زەهرای قەزوێن بە تۆمەتی کوشتنی بەنقەس و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارەدران. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 5 بەندکراو بەناوەکانی نەدی مەشرەفزادە تەمەن 38 ساڵ و خەڵکی چابار، عەبدولقادر سەرگولزایی تەمەن 36 ساڵ، عەلی ئیسماعیلی، ڕەحمان سەرلەک و موحسین یەگانە بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی دەستگردی ئیسفەهان، قزل حەساری کەرەج و ناوەندی سمنان ئێعدام کراون. هەروەها دوو بەندکراوی دیکەش بەناوەکانی سابر کوشافەر و عەلی ئەکبەری تەمەن 50 ساڵ بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانەکانی سنە و بووئین زەهرای قەزوێن لە سێدارە دراون. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.